دەزانین لە مێژووی هەر نەتەوەیەکدا یەکێک لە خەسڵات وە تایبەتمەندی هەبوونی نەتەوەیەک بۆ ئەوەی کە هەم خۆی بەیان کە هەموو خۆی بۆ جیهان مانیفێستکاوە هەمیش بتوانێت مانەوەی خۆی مسۆگەرکەوە ساقامگیری نەتەوەیی و مێژووی ینی بپارێزێ بێگومانێکێک لەو ڕەهەندە هەرە سەرێکیانە زمانە. بێگومان زمان میراتی کۆمەڵایەتیە، ینی ڕاستە یەکێکە لە مەسەلەن ئامڕازی ئاخافتن و قسەکردنی تاکەکانی کۆمەڵگەیەک، بەڵام لەگەڵیشیە زمان دەبێتە میراتێکی کۆمەڵایەتی، دەبێتە میراتێکی ئەخلاقێکی دەستە جەمعی، ئەخلاقێکی کۆلێکتیڤی کۆمەلگە، دەبێتە هەستی کۆمەلگە و دەبێتە هزری یاخود شێوازی بیرکردنەوەی کۆمەلگە، هزری کۆمەلگە و دواتریش بەدڵنیاییەوە زەهنیەتێک یاخود جۆرێک لە ژیانکردن بۆ کۆمەلگە دەستەبەردەکە زمان. بۆیە زمان بە هێندەی کولتور وەک ڕێبەرا خۆشی دەڵێ زمان بە قۆڵی گرێدراوی کولتورە، زمان لەناو ناسنامەی نەتەوەیەکدا، لەناو کولتوری نەتەوەیەکدا ئەرکی سەرەکی و بەرپرسیارەتی سەرەکی دەکەوێتە سەر زمان. بۆیە دەتوانین بڵێن بە درێژایی بە تایبەتێکە زۆر دوور نەڕۆین، بە درێژایی داگیرکاری بڵێن دابەشکردنی خاکی کوردستان و بۆ ڕابردوش بێگومان بە هەمان شێوە بە فۆرمی دیکەی دەسەڵاتداری بەردەوام بووە، بەڵام ئەگەر لە مێژووی دەوڵەت نەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە سیر بکەین لە ماوەی سەدەیەکدا بە ئەندازەی قڕکردنی فیزیکی مرۆڤی کورد، بە ئەندازەی وێرانکردنی خاکی کوردستان، بە ئەندازەی بێواتاکردنی نەتەوەیەک، هەبوونی نەتەوەیەک زمانیش هێندە لەبەردەم قەدەغایە بووە، لەبەردەم سڕینەوەدا بووە، لەبەردەم هەوڵی شێواندن و وەک خۆدامەژەر پێکردونکردنی ئەو زمانەدا بووە. بۆیە زمان بە هەردوو بارەکەیە دەتوانێت نەتەوەیەک بەرچاو بخە یاخود نەتەوەیەک پێش بخە و دەشتوانێت ینی مەسەلەن سیاسەتی ناوچەکە و داگیرکاری بڵێن زەهنێتی داگیرکاری دەتوانێت ینی پەلاماری نەتەوەیەک بدا لە زمانەکەی و دەست پێ بکە. تا مەسەلەی ینی چۆن بڵێ سەرسامبوون بە زمانێکی بیانی یان شتێکی وا بابەتە، ئەو بابەتە بەڕاستی بابەتێکی قوڵە گرێدراوی سیاسەتە، یانی لە ئەساسدا ڕاستە بابەتەکە زمانە و شێوازی بڵێن تێگەیشتنی کۆمەڵگەیەکە لە یەکتر، ینی مەسەلەن ئاخافتنی کۆمەڵگەیە، بەڵام بەڕاستی زۆر بە قوڵی زۆر بە ئاماژدار گرێدراوی سیاسەتە. مەسەلەن یەکێک لەو گریانەی کە لەناو کووردا دەوڵەتانی داگیرکەر سەردەست چاندویانە گرەی خۆ بەکەمزانین لە ناو کووردە. بێگومانەمە نەتەنیا لە سەر زمان، لە زۆر لایانی دیکەشەوە، مەسەلەن هەر تەنانەت شێوازی ژیانیش مەسەلەن ئەوەی کە دەوترێت لایف ستایلیش ینی تاکی کورد، بەڵام بەڕای منە مێژوویەکی زۆر کۆن نییە، ینی دەتوانین زیاتر بۆ تەسیراتی شەپۆلی تەکنەلۆژیا و لە دوای 2000ەکانەوە ئێمە ئەم بابەتە زۆر زەقی ببینین، بە تایبەتی لە دوایکردنەوەی کۆمەڵێک ئەکادیمیا و ناوەندی زانستی و زانکۆی و پەیمانگا و مەسەلەن ئەو شەپۆلە کرانەوەی کە هەم لەگەڵ تەکنەلۆژیاوە هەمیش لە بواری زانست و خوێندنە کرایەوە، لە دوای 1994ەوە کە یەکەم زانکۆی بیانی ئەکرێتەوە، لە دوای 1970 کە لە سلێمانی دووبارە زانکۆیەکی دیکە ئەکرێتەوە. ئیدی ئێمە لەگەڵ سەرپێخستنی کۆمەڵێک پرۆژەی سیاسی و ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کە لە ئەفغانستانەوە دەست پێ دەکات، دواتر عێراق لە پرۆسەی داگیرکردنی عێراقدا، ڕووخانی ڕژێمی بەعزدا، لە پرۆسەکانی دیکە لە دەرکەوتنی داعشدا، ینی بە تەواوەتی گرێدراوی دۆخی سیاسی و پرۆژەی مستەعمەرە یاخود داگیرکەری وڵاتانی ئەوروپا و ئەمریکای بە تایبەتی. بۆیە ئەو گرەی خۆ بەکەمزانینە ینی لە دەرکەوتەکانیە ئەم فۆرمە نوێیە، بەڵام گرەی خۆ بەکەمزانین مێژوویەکی کۆنی هەیە، ینی کورد لە ناو خۆیدا هەمیشە ئەکید بۆ کۆمەڵی هۆکاریش ینی مەسەلەن ئەگەڕێتەوە. یەکێک لە بابەتەکان ینی ئەمە چۆن بڵێ ئاگامەندیەکە یاخود هۆشمەندیەکی دەوڵەتانی سەردەستەکە لە هەر هەنگاوێکی داگیرکاری خاکدا بۆ ئەوەی کە بەرپەشدانەوە مەسەلەن دروست نەبێ لە ئەگەری داگیرکردنی شوێنێکدا بۆعدێکی جۆغرافیدا، هەمیشە ینی پێش ئەوە بەهێزی نەرم یاخود بە گۆڕانکاری کولتوری بە زمان دەست پێ دەکەن.
بێگومان و دواتریش لەبەرەوە ینی ئەو کاتە داگیرکاری خاک داگیرکاری جوغرافی و داگیرکاری مەسەڵەن هەموو پایەکانی ئەو کۆمەڵگەیە کە تۆ وێرانی کەی لە ناوی بەری وە لە جێگەیدا مەسەڵەن شێوە ژیانێکی تر و تاکێکی تر لە ئەساسدا بەڕاستی دروستکردی کەسێتیە ینی داگیرکەر چەندە خاکی کوردستانی پێ گرنگە داگیری کە یاخود چاوی تێبڕیەوە یاخود تەماعی تایەتی ئەوەندەش بە دوای لە ناوبردنی کەسێتی تاکی کووردە ئەوەندەش لەگەڵ لە ناوبردنی زمانەکەیەتی لە ناوبردنی ناسنامەکەیەتی بۆیە من کاتێک کە زمانی خۆم پێکەم نابینم ئەوە خۆم پێکەم نەبینیوە ینی ئەوە دەتوانم ئاوها بە زمانی خۆم دەتوانم مێژووی خۆم ببینم دەتوانم خۆم بناسم دەتوانم هەڵەکانی خۆم و داگیرکاریەکانی دەوڵەتانی دیکە ببینم یعنی من لە دەرەوەی کەسێتی خۆم وەکو کوردێک ناتوانم باش داهاتوشم ببینم ناتوانم ڕاست مێژوو دەستنیشان کەم ناتوانم باش ئەمڕۆ ڕێخستنێکی بەهێز بکەم بۆ ئەوەی کە زمانی خۆم بپارێزم بۆیە زمانی تۆ یعنی ئەمە بەڕاستی دەوڵەتانی سەردەست و داگیرکەر زۆر بەفعلی لە زمانی کوردی ترسن زۆر بەڕاستی لە زمانی کوردی ترسن و ئەم جۆرە لە گۆڕانکاری زمانەش لە باشووری کوردستان لە ماوەی ئەم 25 ساڵەدا تەسیری دەوڵەتی تورکیا زۆرەوە بەڵام پێشووتریش بەڕاستی تەسیری تعریبی ڕژێمی باز زۆر بووە یعنی ئێستا من کە بۆ خۆم قسە ئەەکەم بە دەیان وشەی عەرەبی لە ناو ئاخاوتنی ئەمەیە هەیە لە ناو قسەکردنی ئەمەیە هەیە بۆ زمان بەڕای من سێ قۆناغە بۆ ئەوی کە تۆ بتوانانی ڕاست پێناسە بۆ هەبوونی خۆت زمانی خۆت لە هەبوونی خۆدا وەکو نەتەوەیە بکەیت یەکەم بابەت لابردنی هەموو گریانەیە کە دەوڵەتانی سەردەست و عقلێتی دەوڵەت بۆ خۆی لە ئاساسدا دروستیەکە لەو گریانەی کە لە کۆمەلگەدا دروستیەکە لەوەی کە تۆ کولتوری خۆت پێشەرم بێ زمانی خۆت پێکەم و بچووک بێ هەبوونی خۆت جوغرافیای خۆت پێ نەنگ بێ ینی شەرمی لێ بکەیت بۆ ئەوەش پێویستەکە گەلی کورد و نەتەوەی کورتاکی کورد بزانێت کە هەر بەپێی پۆلێنبەندی دەوڵەتانی سەردەست زمانی کوردیەکێک لە زمانە هەرە بەهێزەکان مثلا پێگەی لە نوێترین پۆلێنبەندی و ڕیزبەندیە مثلا زمانی کوردی لە ڕێزی حوتەم و هەشتەمی زمانانی جیهاندایە لە کاتێکە هەرو دەوڵەتانی کە لە سەر خاکی کوردستان داگیرکاری دەکەن لە ناوی دەبن لە ڕیزبەندیەکە لە دواتردانیانی لە بەهێزی زمانیاندا ئەو پێگەی ویکیمیدیا کاتە بڵاوی کردو لەبەرەوە ینی یەکێک لە بابەتەکانەوەیە کە تۆ چەندێک مەسەڵەن شانازی بە تایبەتمەندیەکان و شێوەزارەکانی خۆتە دەکەیت ئەساسەن بەڕاستی ئەو پۆلێنبەندی و ڕیزبەندیانشی کە دەکرێت دووبارە پرۆژەی سیاسین ئەگەر نا مەسەڵەن بۆ لێکۆڵینەوە لە زمانێک دەبێت هەموو شێوەزارەکان کە بەڕای من هەر شێوەزارێکی کوردی هێزی زمانێکی هەیە هێزی ینی دەوڵەمەندی و زەنگینی زمانێکی سربەخۆی هەیە بەڵام لە ناو زمانی کوردیا مەسەڵەن تەنها بۆ کرمانجی ژوورین و ناوەڕاست کراوە بەڵام ئەی هەورامی ئەی لەکی ئەی زازاکی یعنی ئەگەر ئەو تەنانەت ئەو پۆلێنبەندی و ڕێزبەندیانش بە شێوێکی زۆر ڕاست بکرێ و دەستوەردانی سیاسی تێدا نەکرێ من بەدڵنیایی و دەزانم کە زمانی کوردی و بۆ گەلی کورد ئاشکرایە کە دەچێتە پێشتر ینی لە ڕێزبەندی یەکەم و دۆمی زمانانی جیهاندا دەبێت و ئەمە مێژووی کووردە لە ڕاستیدا بە دەرکەوتنی هەموو ئەو بەڵگانە یەکەم سەرچاوی ژیاری و دەرکەوتنی کولتوری گوندی و یەکەمین دەرکەوتەکانی تێگەیشتنی مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر لە خاکی کوردستانە لە خاکی میزۆپۆتامیادایە بۆیە دەرکەوتنی زمان لە خاکی کوردستانە ئەکید ینی لە ڕووی دەوڵەمەندیەوە میراتێکی مێژوویە بە چاو زمانەکانی ترەوە بابەتی دووەم بەڕاستی بەڕای من پاراستن و پاکردنەوەی زمانی کوردیە لە هەموو ئەو هەڵە و دەستوەردانانی کە کراوە لە زمانی کوردیە یەکەم بۆ پاکردنەوەی مەسەڵەن لە هەر قۆناغێکدا ئەشێت بە تەسیری نەریت بەدەست تەسیری دابوونەریت کۆمەڵێک دەستەواژە کۆمەڵێک تێگەیشتن کە لە ئەساسدا بەڕاستی هەر دەستەواژە و ڕستەیەک لە کۆمەلگەدا بۆ خۆی پاشخانێکی تێگەیشتنە ینی پاشخانێکی زەهنی لە پشتە دەبێت لەوەدا بەڕاستی کولتور نەرید ئەمانە لە خاکی کوردستاندا کە تێکەڵ بە گەرای ڕەگەزگەرایی کراوە تێکەڵ بە گەرای دەسەڵات خوازی کراوە تێکەڵ بۆ عقلێتە زیان زەرمەندانی کۆمەلگە کراوە یەکەم جا زمانی کوردی پاکرێتەوە لێ مەسەڵەن زمانی کە ڕەگەزگەران نەبێ ئێمە بەداخەوە لە منهەجیشدا ئەمە ئەبینی ینی مەسەڵەن
زمانێکی تا ئاستێک مەسەلەن جیاوازی تەفرەقە دروستەکە جیاوازی دروستەکە دابەشبوون دروستەکە لە نێوان یەکسانی تیانی مەسەلەن دادپەروەرین تیانە و دواتریش ئەو دەزوەردانە دەرەکیانەی کە هەبووە واتە لە ئاستی ناوخۆ گەلی کورد دەتوانێت زمانی خۆی بپارێزێ و لە ئاستی دەرەوەش هەموو ئەو تەوژمە داگیرکاریەی کە هەیە بۆ داگیرکردنی شوێنێک بۆ زەهنی تاکێک پێویستەکە مەسەلەن زمانی تاکی کورد بەخەم ئەمەوە بێ ئیدی ئایا فەرمیەت دەیکا ئایا خۆبەڕێوەبەریەک دەیکا ئایا گەردەیکە من بەڕای من خەباتی هەرە پیرۆز گەل خۆیەتی مامۆسایانن دایکانن یعنی دایکە کە زمانی کوردی بە من دەدا بە تۆ دەدا بە هەر کەسێکی دیکە کۆمەلگا دەدا بۆیە ڕەواترین و پاکشترین هەوڵی پاراستنی زمانی کوردی دایکە ینی ئەو هەوڵە ئەو خەبات و تێکۆشانە دایکێکە بۆیە خەباتەکە خەباتێکی هەمەلایەنەوە پێویستی بە تێکۆشانە و ئەم تێکۆشانە گەر ڕەنگی ژن و لەسەر ئەساسی نەتەوەی دیموکرات نەبێ بەڕاستی ئەنجامی نابێ و ئەوەندەی تر تاکی باشووری کوردستان لەژێر کاریگەری هەموو ئەو ئەقلێت و تەوژمانە دەبێت کە بۆ ئێرە دەرخوارد دەدرێ و هەوڵ دەدرێت سەر پێ بخرێ و بە پێچەوانەکەشەوە ڕاستە تۆ بتوانی ڕەنگی ژن جەوهەری ژن و بنەماکانی کۆمەڵگەیەکی ڕاست و کۆمەڵگەی سیاسی و ڕێخستن کراوە سەر پێ بخەی ئەوەندەش دەتوانانی زمانی خۆت بپارێزیت و تاکەکان ئاڕاستەکەی